من ناوم دڵسۆز جەلالە دانیشتوی شاری سلێمانی. ئەم پیشەیەکە هەڵم بژاردووە سەرەتا بەس کولێرەمە کرد لێرە ئێستا نانەواییم بۆ زیا کردووە. ئیشەکەی ئێمە نانەوایەتیە، شان بەشانی پیاوان ئێمە 6 ئافرەتین. لێرە ئیشی نانەواکەین، ئیشی نانی تیریەکەین، کولێراکەین، نانی بازاڕەکەین، ناوشێنە و کەلانە و وەکو بابەتەکانی تر وەکو هەموو شوێنێک. رازیم لە ئیشەکەم زۆر بەلاشمەوە خۆشە. بیدایەت زۆر گران بوو، زۆر ئیشەکە قورس بوو بەلامەوە، بەڵام ئێستا زۆر خۆشە بە هاوکاری هاوڕێکانم. لێرە ئێمە 6 بۆ 8 ئافرەت ئیشەکەین، بەڵام ئێستا وای لێ کردووەم ئەگەر تۆ زەگلەی بێتاقەت بم گرانی شتەکان وای لێ کردوم. شت زۆر گرانە، هەم لە ئاردەوە هەم لە هەموو بابەتەکانەوە لە غازەوە. هیچ شتێکمان بۆ دابین ناکرێ، هیچ شوێنێک سپۆنسەری نانەواکان ناکە. ئێمە لەبەر ئەوە تۆزێک لێ بێزارن. کولێرەکەمان خواستی زۆر لەسرە، نانی تیریەکەین، نانی هەورامیەکەین، ئێمە ناوشکێنە و کەلانە و ناوساجیشەکەین. خۆشبەختانە 600 بۆ 700 نانەکەم، کولێرەش 800 بۆ 900 کولێرە ئەکەم بەیانیان. ئێمە ئاردمان لە دەرەوە بۆیێت، ئەو نەش باجی لەسرە فەردەی ئار دەکڕین بە 48,000 بە 48,500 و ئێمە هەر 50,000ەکە دەرێنێتەوە. من وەکو ژنێک لەبەرەوەی شان بەشانی پیاو من بتوانم ئیشکەم بۆ منیش هیچم لە پیاوان کەم نییە، بەڕاستی ئەتوانم ئینشاءالله سەرکەوتوش بووم، زۆر لە بوارەکەی خۆمان ساڵێک و 3 مانگەوە ئیشەکەم. خۆشم ئەوێ ئیشەکەی خۆمم زۆر بەلاوە خۆش و زۆر ڕاهاتوم. جا بەڕاستی ئەم هاوڕێیانەشم وای لێ کردوم کە من بمێنمەوە.